بۆچی کوردستان بوو بە چاوچرای ئێران؟ ئەم دروشمەی کە لە مەودایەکی کورددا لە فەزای سیاسی ئێران دەنگیدایەوە تەنیا لەبەر ئەوە نەبوو کە ئاخێزی شۆڕژگەرانەی ئەم دواییە لە کوردستانەوە دەستی پێکرد و دروشمە سەرەکیەکەی ژیان ئازادی لە کوردستان سەری هەڵدا، بەڵکو بەم هۆکارە واقعیە بوو کە کوردستان لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا ملی بۆ حاکمیەتی کۆماری ئیسلامی کەج نەکردووە و خۆڕاگریەکی لە قامەتی بزوتنەوەیەکی شۆڕژگێرانەدا بەرەو پێش بردووە. لە هەمان ڕۆژی یەکەمەوە خەڵکی کوردستان لێبراوانە وڵامی ڕەدیان بە ڕێفراندومی دامەزراندنی حکوومەتی ئیسلامی دایەوە و لەگەڵ دەستپێکی هێرشی نظامی حکوومەتی ئیسلامی چوونە سەنگری خۆڕاگری و ئەم خۆڕاگریەیان بە سەربەرزی لە شێوازی چەکدارانە لە مانگرتنی سیاسیدا بە تێکۆشانی مەدەنی و هیتر لە خۆپیشاندان و ناڕەزایەتی تا بە ئەمڕۆ درێژە پێداوە. خەڵکی کوردستان چە لە ڕابردوو چە ئەمڕۆ لە خەبات بۆ بەهرەمەندبوون لە ئازادی و یەکسانی و بەهرەمەندبوون لە ژیانێکی شیاوی ئینسان خۆیان بە هاوچارە نووسی خەڵکی ئازار چێشتوو لە هەموو ئێران دەزان و بەردەوام لە ڕاستای پچەوکردنی ئەم هاوپشتێدا هەنگاویان هەڵێناوەتەوە. بەڵام لە ئەمڕۆدا بێجگە لە کۆماری ئیسلامی کە لە هەوڵیدایە بۆ دروستکردنی دووبەرەکی لە ڕێزی خەڵکی ستەمدیتی و درێژەدان بەسەرکۆت پاشەکشێ بەم ئاخێزە شۆڕژگێرانەیە بکات، دەبینین کە ئۆپۆزیسیۆنی ڕاست بە محوەریەتی ڕەزا پەهلەوی کوڕی شای پێشوو بە کەڵگوەرگرتن لە کۆمەڵێک ئامراز بە واتای وەکو دموکراسی و مافی مرۆڤ لەژێر ناوی ئەمڕۆ تەنیا یەکگرتوویی و وتوێژ و ڕاگۆڕینەوەی لەگەڵ دەوڵەتانی ڕۆژاوایی بە ناوی دەستەبەرکردنی پشتیوانی کۆمەلگای جیهانی هەوڵ ئەدەن خەڵک لە چاوەڕوانی دەستێوەردان دەرەکیەکان ڕابگرن و بەرەبەرە پشتبەستن بە هێزی خۆیان لێ بگرنەوە. وەها ئاراستەیەک بەخۆشیەوە لە نێوخۆی وڵاتدا و لە ڕێزی خەڵکی تێکۆشەر و مافخوازدا بەتایبەت لە کوردستان لایەنگرانێکی ئەوتۆی نەدۆزیوەتەوە. لەگەڵەوەشدا لە حاڵێکدا کە مەودایەکی زۆریان ماوە بۆ گەیشتن بە دەسەڵات بەو پەڕی ڕووداریەوە ئیزن بە خۆیان ئەدەنکە لەمڕۆ شەرت و مەرج بۆ ئەو یەکگرتوویە جێی سەرنجی خۆیان دابنێن. مێژووی یەکسەدەی ڕابردووی ئێران ئستبدادی سەڵتەنەتی و ئیسلامی دیاریانی کردووە. بە درێژایی مێژووی ئەم وڵاتە دەربار و دەستگای مەسەبی زیاتر لە هاوکاری لەگەڵ یەکتردا و لە قۆناغێکی کورد لە دژایەتی لەگەڵ یەک ئستبداد کۆنەپەرستی و دواکەوتویان بەسەر خەڵکدا داسەپاندووە. لە ساڵی 1357 خەڵکی ئێران بە ساتی سەڵتەنەتیان تێکەوە پێچا، بەڵام ڕەوتی ئیسلامی دەسەڵاتی بەدەستەوە گرت. چواردەیە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی زۆربەی هەرە زۆری خەڵک خوازیاری ڕوخانی ڕژیمی ئیسلامی تێکۆ پێشرانی حکوومەتی مەسەبی و دامەزراندنی نەزمێکی نوێن کە سەڵتەنەت و ئیسلامی لێیان درێغی کردوون. لەم ڕۆدا پاشماوەکانی سەڵتەنەتی ڕووخا و بە یارمەتی ڕاگەێنەرە فارسی زمانەکان نەتەنها خوازیاری گەڕانەوەی سەڵتەنەت بەڵکو ژیاندنەوەی سەر لە نوێی ساواک و دادگای کرانی گشت ئەو کەسانن کە لە شۆڕشی دژی سەڵتەنەتدا بەشدار بوون. ڕاستیەکەی ئەوەیە کە ئۆپۆزیسیۆنی ڕاست هیچ دڵی بە درێژەی ئەم شۆڕشە خۆش نییە. لادانی ئاخوندەکان بەسە تا ئەوان بە وتەی خۆیان ئێران وەربگرنەوە، وەستەم و چەوساندنەوە و بێمافی بەبێ ئاخوندەکان درێژە پێ بدەن. ئەوان باش دەزانن درێژەی ئەم بزوتنەوەیە یانی بەردەوامی و بەهێزبوونی هاوپشتی سەرهەڵدانی ڕێکخراوی جەماوەری و بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی خۆیان و پەروەردەبوونی ڕێبەرانێک کە ئەم ئاخێزە تاگەیشتن بە داخوازیەکانیان هیدایەت بکەن. ئەمە لە تایبەتمەندیەکانی ئاخێزی شۆڕژگێرانەی ئەم دواییەیە کە دەست بە سەرداگرتنی لەسەرەوەی تووشی ئاستەنگی جدی کردووە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەدا بەداخەوە جەریانی ڕاستی ئۆپۆزیسیۆنی ئێران لە نێو هێزە سیاسیەکانی کوردستانیشدا هەندێک لایەنگری شەرمینانەیان هەرچەند کەم نەفوز بە گومانی هەبوونی جێگا و پێگەیەک لە دەسەڵاتی سیاسی سبەی ڕۆژی ئێراندا دۆزیوەتەوە. بەڵام بێگومان لەم ئاراستەیەدا هیچیان لەدەست نایێت. خەڵکی کوردستان بە پشتبەستن بە مێژووی خەباتکارانەیان و بە پشتبەستن بە هێزێک کە ئەوانی خستوەتە پێگەیەکی تایبەتەوە لە بزوتنەوەی شۆڕژگێرانەی ئەم دواییەدا، بە پشتبەستن بە زەرفیەتی شۆڕژگێرانە و تەشکیلاتی حیزبی پێشڕەوی خۆیان، بە پشتبەستن بە ڕێکخراوە مەدەنی و سنفیەکان، بە پشتبەستن بە ڕێبەرانی بوێر و فداکار و خۆشنێویان هاوهەنگاو لەگەڵ خەڵکی سەرتاسەری ئێران بەبێ هەراهوریای تەبلیغاتی جەریانی ڕاست و لایەنگرانی کەمیان لە کوردستان ڕێگەنیشان ئەدەن و لە ڕاستای دروستمی سەرەکی ژیان ئازادیدا داخوازی و داواکاریەکانیشیان نەک لەگەڵ سەڵتەنەت تەڵەب و هاوپەیمانە کوردستانیەکانیان
بەڵکو لەگەڵ خەڵکی مافخواز و ئازادی خواز لە ئێران و ڕەوتە سیاسیە پێشڕە و ڕادیکاڵەکان دێنە گۆڕێ. ئەم ڕەوتە نامەربووتر لەوەیە کە خەڵکی کوردستان گرنگیەک بە شەرت و مەرجەکانیان بدەن و مافەکانی خۆیانیان لێ جاوا بکەن. خەڵکی کوردستان بۆ دەستەبەرکردنی مافە پێشێلکراوەکانیان پشت بە هیچ شتێک بێژگە لە هێزی وشیاری خۆی و هاوڕێتی و هاوهانگاوی لەگەڵ خەڵکی مافخواز و هاوچارە نووسی لە سەرتاسەری ئێران نابەستێت. لەم هاوپەیمانیە استراتیژیک و تاریخ سازەدا پاشماوەکانی سەڵتەنەت و هاوڕێ شەرمنە کوردستانیەکانیان جێگایەکیان نییە. خەڵکی کوردستان دەزانن کە حکوومەتی ئیسلامی و سەڵتەنەتی پێشوو دوو ڕووی دراوێکن: دراوی سەرکۆد، چەوساندنەوە و هەڵاواردن و ئیستبداد. خەڵکی شەریف و ئازادی خوازی ئێران جارێکی تر و بۆ هەمیشە خۆی لە چەرخی ئیستبدادی سەڵتەنەتی و مەزهەب ڕزگار دەکات.